ناوچەی مینا بریتیە لەو ناوچەیە کە بە کۆمەڵێک چیا دەورە دراو دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری مەککەی پیرۆزەوە. ئەم شوێنە لای موسڵمانان تایبەتمەندی زۆری هەیە بەوەی لە کاتی حەجدا بۆ ماوەی چەند ڕۆژێک لەو شوێنە دەمێنەوە و یەکەم ڕۆژی جەژنیش لەو شوێنە دەکەنەوە. ئەم ناوچەیە دەکەوێتە نێوان شاری مەککە و ناوچەی عەرەفە و هەروەها بە دووری 6 کیلۆمەتر لە مزگەوتی حەرەم دوورە. ئەم شوێنەش بەشێکی لارکەکانی حەج کە ساڵانە لە کاتی ئەرکاینەکاندا زیاتر لە 2 ملیۆن کەس لەو ناوچەیە نیشتەجێ دەبن. ئەم ناوچەیە دیمەنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشی هەیە بەوەی ناوچەیەکی زۆر فراوانی گرتوێتەوە و هەموو ناوچەکەش بەدانانی چادری سپی داپۆشراوە. ئەم چادرانە بە پێی کیشوەرەکان وڵاتانی نزیک بەسەر حاجیاندا دابش دەکرێن و تاوەکو بتوانن 3 ڕۆژ لێرە بەبێ کەمەوپڕی بەسەر بەرن. چادرەکان هەمویان لە دیزاین و قەبارە وەکو یەکوان بۆیە گەر مرۆڤ لە دوورەوە سەیری بکات دیمەنەکان زۆر جیاوازن. لێرە بەتایبەت لە وەرزی حەج قەرەباڵغێکی زۆری لەسرە، یان دەکرێ بڵێن ئەو هەموو شوێنە تەنیا ساڵانە بۆ ڕێوڕسمەکان بەکار دەهێنرێت. دوای کۆتایی هاتنی حەجیش دەست دەکرێت بە خاوێنکردنەوە و چاکردنەوەی و ئامادەکردنی بۆ ساڵی داهاتوو. بەپێی دووری ئەو شوێنە لە مەککەی پیرۆز حاجیان ناچار دەبن کە خۆراک بۆ خۆیان بهێنن یان دەبێت پشت بەو خۆراکانە ببەستن کە لەو ناوچەیە دەفرۆشرێت. ئەو چادرانی کە لەو شوێنە دانراون بە شێوەیەک دروستکراون کە هەرگیز نەسووتێن، ئەمەش لەبەر سەلامەتی ئەو خەڵکەی کە چەند ڕۆژ لێرە دەمێننەوە نەوەک کارەساتی لێ بکرێتەوە. لە نێو چادرەکاندا کۆڵان دروست کراوە، چکە لەوەش هەمویان ساردکەرە و ڕایەخیان تێدایە تاکو کەشێکی خۆش بۆ حاجیانە دابین بکەن کە ماوەی 3 ڕۆژ لەو شوێنە دەمێنەوە. ئەو ناوچەیە هەمیشە یادگارێکی خۆش لای حاجیان دەهێڵێتەوە بەوەی کە یەکەم ڕۆژی جەژنی قوربان لێرە پیرۆزبایی لە یەکتر دەکەن و پشوویەک دەدەن. هەروەها دوای 3 ڕۆژ لە تەواوکردنی ئەرکەکانیان لێرە کۆتایی بەو ئەرکە دەهێنن کە لە ماڵەوە چەندان هەزار کیلۆمەتریان بڕیوە تاکو جێبەجێ بکەن.